نووسراوەکەی دامەزراوەی ئەرشیفی نیشتیمانی زانیاری زیاتر ئاشکرا دەکات لەسەر لێکۆڵینەوەکەی دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی واتە FBI سەبارەت بەوەی ئایا ئەو بڵگەنامانەی دانەڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بردوونی پاش ئەوەی کۆشکی سپی جێهێشتووە بەپێی ڕێو شوێنە یاساییەکان بووە یان نا. بەپێی نووسراوێکی دامەزراوەی ئەرشیفی نیشتیمانی ترامپ زیاتر لە 100 بەڵگەنامەی لەسەرجەم ئەو 700 بەڵگەنامە نهێنیانەی لای خۆی هەڵیگرتبوون لە مانگی یەکدا و 1 ساڵ پاش ئەوەی کۆشکی سپی جێهێشتووە گەڕاندوونیەتەوە. هەندێک لەو بەڵگەنامانە بە بەڵگەنامەی زۆر نهێنی دادەنرێن کە تایبەتن بە دۆسێ هەرە هەستیارەکانی حکوومەت. یاریدەدەرێکی ترامپ ئەو نووسراوەی ئاشکرا کردووە، بەڵام پسپۆر دەڵێن تەنانەت ئاشکراکردنی ئەو نووسراوە هیچ یارمەتیدەر نییە بۆ ئەم دۆسەیە. ئەو بەڵگەنامانە هی دامەزراوەی ئەرشیفی نیشتیمانی نەکی خودی سەرۆک. بەلەوەی لە سەرەتای مانگی 8دا پشکنینی ماڵەکەی ترامپ بکرێت، تیمی سەرۆکی پێشووی ئەمریکا لە مانگی 6دا بەڵگەنامەی زیاتریان گەڕاندۆتەوە لە کاتێکدا FBI 11 دەستەواری تری بەڵگەنامەی نهێنیان لە ماڵەکەی ستانی فلۆریدای دانەڵد ترامپدا دۆزیەوە. ئێستا تیمەکەی ترامپ داوا دەکا دەستەیەکی تایبەت پێداچوونەوە بکە بەو بەڵگەنامانەی FBI دەستی بەسەرداگرتوون، بەڵام دادوەر لەم دۆسەیەدا داوای ڕوونکردنەوەی زیاتری کردووە. تیمی ترامپ تا ڕۆژی هەینی لەبەردەستدایە بۆ وەڵامدانەوەی دادوەر، لە کاتێکدا دادوەرێکی تر بڕیار دەدا لەسەر ئەوەی ئایا ئەو بڕیارەی دراوە بۆ پشکنینی ماڵەکەی دانەڵد ترامپ بڕیارێکی ڕەوا بووە یان نا.